خزمەتی مامۆسا ئیدریس جێگری لقی گەرمیان یەکێتی زانایانی ئاینی کوردستان با بفەرمێ بۆ وتارەکەیان. الحمد لله رب العالمين يا رب لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين أرسله الله رحمة للعالمين. برابر رزو خوشویستەکان ئامادەبوانی یادی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم صلاة و ڕەحمەت و بەرەکەتی خوای پەروەردگارتان لەسەر بێ. بەڕێزان، یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان زۆر بە گرنگیەوە ئەڕوانێتە ئەم یاد و مناسەبەتە پیرۆزانە. یەکێک لە کارە گەورە و گرنگ و پیرۆزەکانی ڕێکخراوی یەکێتی زانایان زیندووکردنەوەی یادی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەمەبەستی ئەوەی کەوا بەڵێن و عەهد و پەیمان تازەکەینەوە لە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قوتابی و شاگرد و شوێنکەوتەی ڕێبازە پیرۆزەکەی ئەوین. هەروەها بەمەبەستی ئەوەی کەوا خۆشەویستی و محیبەتی ئەو سەردار و سەروەرە لە ناو دڵ و لە ناو ماڵ و لە ناو خێزان و لە ناو هەموو کایەکانی ژیانمانە پتەوتر و بەهێزتر بکەین. لە ڕوویەکی ترەوە ئێمە بەلامانەوە زۆر گرنگە کە گرنگی بەم یادە پیرۆزە بدەین، چونکە ئەم یادە یادێکی پیرۆز و پێکەوە بەستراوی کوردایەتی و ئیسلامەتیە، چونکە داهێنەر و دامەزرێنەری ئەم یادە پڕ لە سۆز و خۆشەویستی و جۆش و خڕۆشە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم میلەتی کوردە. بۆیە ئەم یادە پیرۆزە